بینەرانی بەڕێزم کاتتان باش لە ئێستادا گەرم و گورتترین دۆسی کوردستان و عێراقیش گرژ و ئاڵۆزیەکانی نێوان بەغدا و هەرێمە. زیاترین ناوکە لە نێو ئەم گرژ و ئاڵۆزیانەدا دێت ناوی شاری کەرکووکە. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا میوانداری کەسایەتێکی شاری کەرکووک دەکەین کە بەشێکی زۆر لە بۆچوونەکانی پێچەوانەی بۆچوونی باوی ئێستایە دەربارەی کەرکووک و کێشەکانی نێوان بەغدا و هەرێم. ئەو ئایندەی کەرکووک بە ترسناک ناو دەبات. ئەو بە پێچەوانەی بەشێکی زۆری کوردەوە پێی وایە یەکلیستی کورد لە کەرکووکدا قورسایی کورد زیاد ناکات و فرێلیستی لە بەرژەوەندی کورددا دەبینێت. میوانێ مەڵقەی بەرنامەی بەڕاشکاوی بەڕێز ئەحسان نەجم محێدین ناسراو بە ئەبوو شەهابە کە هەوڵ دەدەین لە چەندین تەوەری جیاجیادا قسە لەسەر کەرکووک و ئاڵۆزیەکانی نێوان هەرێم و بەغدا و ئایندەی کەرکووک و بەشێکیش لە ئەدای خۆی لە ناو یەکێتی نیشتمانی کوردستاندا بکەین. کاک ئەحسان بەخێر بیت بە بەرنامەی بەڕاشکاوی. زۆر سپاس. بەخێر فرصت. کاک ئەحسان ئەمەوێت لە قسەیەکی جەنابتەوە دەست پێ بکەم کە لەم کاتی گرژی و ئاڵۆزیە لەوەی کە ئێستا باز لە مەسەلەی کەرکووک و ناوچەدا بڕاوەکان نەکرێ. تۆ لە چاپێکەوتنێکە جوملەیەکی سەیرە ئەڵێیت بە بڕۆی تۆ ئایندەی کەرکووک ترسناکە. تۆڵی من بە ترسناگەی بینم. بۆ بە ترسناگەی بینیت؟ پێشتی سپاس دەکەم بۆم بەرنامەیە. پێم خۆشە زیاتر لەسەر کەرکووک قسە بکەین نەک لە ڕووکاری سیاسیەوە، چونکە وای لێ هاتوو بووەتە عورفێک کە هەموو کەس تەنیا و تەنیا لە ڕووکاری سیاسیەوە کەرکووکە لە سنگێنێ. دیارە ئەگەر بتوێت ڕاستیەکانش بخەیتە ڕوو ڕەنگە ئازار بێ بۆ هەندێک کەس. پێشتی داوای لێبوردنیان لێکەم ئەگەر تۆسێکش لە قسەکان لە ڕوونکردنەوەی ڕاستیەکان ئازار بێ بۆیان دیسانەوە داوای لێبوردنیان لێکەم. کەرکووک بتوێت هەڵسەنگێنی ناتوانین لە یەک ڕووە هەڵی سنگێنی تەنیا لە ڕووی سیاسیەوە. ڕاستە لە ڕووی سیاسیەوە ئەهمیەتێکی تایبەتی خۆی هەیە، بەڵام لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی اقتصادی و لە ڕووی تەربەوی و لە ڕووی ئیجتیماعی و لە ڕووی مافی مرۆڤ ئەوانە هیچ یەکێک لەوانە لەگەڵ باقی ڕووەکانی تر کەمتر نییە لە ئەهمیەتە سیاسیەکەی. کەرکووک شارێکە بووە بە کێشە نەک هەر لە نێوان کورد و عەرەب، نەک هەر لە نێوان کورد و کورد، نەک هەر لە نێوان دووەلی ئیقلیمی. بەڵێ بۆ لە نێوان کورد و کورد. بەڵێ لە نێوان کورد و کورد ئەگەر ئیجازەم دی نامەوێت ببسرێ بۆی حەقیقەتەکان ڕوونکەمەوە، بەڵام ئامادەم جوابش بدەمەوە. لە ناو کەرکووکە 14 دەستگای ئەمنی هەیە. نمونەت بۆ دێنمەوە لەو 14 دەستگایە هیچ یەکێک ئیتاعەتی ئەوی تر ناکە. دەستگای کوردی یەکێتی بەرپەرزدانەوەی بۆ دەستگای کوردی پارتی و هەروەها یەکێتی و پارتی بەرپەرزدانەوەیە بۆ دەستگاکانی عەرەبی و هەمویان بەرپەرزدانەوەن بۆ دەستگای تورکمانی و هاکەذا. یعنی بەو شێوەیە بینی یەک بەرپەرچی ئەوی ترەداتەوە. من پێم وایە ئەمانە نایانەوێت کەرکووک بکەنە کوردستانی، ئەیانەوێت کەرکووک بکەنە تابعی حیزبایەتی. ئەمانە کێ؟ حیزبەکان؟ حیزبەکان هەمووی تەنیا ئێمە ڕاستە لێرە لەسەر کورد زیاتر قساکەین، بەڵام جەبهەی تورکمانیەوێت کەرکووک بکاتە بەشێک لە جەبهەی تورکمانی. عەرەبەکان چیانەوێت بیکەنە بەشێک لە ئومەی عەرەبی. کوردەکانش ئەگەر بیانەوێت بیکەنە بەشێک لە کوردستان دەبێ یەکرابن، بەڵام بەداخەوە پارتی ئەوێ کەرکووک بکاتە پارتی یەکێتی شێوێ کەرکووک بکاتە یەکێتی. ئیسا لەم ئەزمەیە یەکدەنگن لەم ئەزمەیە تەنانەت ینی بۆ یەکەم جارەکە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی لە کوردستانە دروست بووە. ئۆپۆزیسیۆن و دەسەڵات یەکدەنگن لەسەر یەک کێشە کەوش کێشەی کەرکووکە. کێشەی گرژ و ئاڵۆزیەم دوای پێم وانییە یەکدەنگی بۆ بێ کە تەنیا ئیعلانی بکەن یەکدەنگن. ئەتوانن کەسانی خاوەن خێبرە بنێرن بزانن عەجەبە لە ناو کەرکووکە ئەمانە یەکدەنگن، بزانن ئەو ڕێزگرتنەی لە بینی یەکا هەیە. بەو شێوەیە من تاقە نمونەیەکی کۆمەڵایەتی تەدەمێ. مامۆستایەک کە داوای ئیجازەی کردووە، مامۆستاکەی مەسئولی با بڵێ مودیرەکە نەیداوە، ڕاست کوشتیویانە لەسەر ئیجازەیە کە یەکێکی پارتیە ئەوی تر یەکێتیە.
بەم شێوەیە ئەتوانرێت کەرکووک ڕزگار بکرێ و کەرکووک بکرێتە هەرێمێ بەشێک لە هەرێمی کوردستان کە تۆ نەتوانی ئیدای خۆت ڕێک بکەیت لە بینی ئەوەی تەنیا داوای ئیجازەیەک بکەی مامۆستایەک بکوژرێ ئەجەبا دەبێ ئەو هەڵوێستە چی بێ بەرامبەر نەتەوەکانی تر لەبەرەوە دەتوانین بە داتا بپرسی بزانی ئەو مامۆستایانەی یا ئەو دەستگایانەی کامن نەکرد مامۆستا چەندێ ڕێزیان هەیە بۆ ئەوانی تر ئەو وەختە ئەتوانی پرسیار بکەیت کە بزانی یەکدەنگن یەکڕەنگن یا تەنیا لە ڕووکەش بۆ ئەوەی مشکلەکانی خەڵک بشارنەوە بۆ ئەوەی خەڵکەکە بترسێنن بۆ ئەوەی ئەوە نیشانی خەڵک بدەن کە ئەمانە کوردن کورتپەروەری ئەەکەن یا ئەمانە عەرەبن عەرەبچیەتی ئەەکەن تەنیا لەو ڕوانەوە ئەمانەیەکەن و ئیلا لە ژێرەوە زۆر خلاف و شتی قورسیان شەیە بەڵێ باشە بەڵام ئەگەر یان ئەگەر ئێمە لەوە دەرچین کە ئەوەی تۆ باسێکیت پارتی کەرکووک بکا بە بەشە لە پارتی و یەکێتی بیکا بە بەشە لە یەکێتی قسە لەسەرەوە بکەین کەرکووک بکرێتە بەشێک لە هەرێمی کوردستان یەکێتی و پارتی بەپی پێگەی کورد لە کەرکووکە بەپی نفوزی کورد لە کەرکووکە ئەیانتوانی ئەم کارە بکەن ڕەنگە پێشی ئێستا بیان توانانی ئەم کارە بکەن بەڵام ئێستا ئەو کاریان بۆ ناکرێ و پێشی ئێستاش شکم هەیە لە توانینیان بۆ ئەوەی بیکەن بەهرێم بەڵام فرسەتێکی زێرینی چەند ڕۆژیان دەستکەوت لەبری ئەوەی شتە ئەساسیەکان جێبەجێکەن کەرکووچیان فەرهود کرد لەبری ئەوەی بتوان قاعدەیەکی جەماهیری بۆ خۆیان دروست بکەن بتوانن نەتەوەکانی تری کەرکووک ئاینەکانی تری کەرکووک مەزهەبەکانی تری کەرکووک کەسب بکەن بۆ خۆیان لەبری ئەوە فەرهودیان کرد لەبەرەوە با بڵێن بەشێکی ڕەش درا سەر کەرکووکە و پێم وانە کەرکووک چەند ڕۆژێک کە باسیەکەی کەم چەند ڕۆژەیە ئەو چەند ڕۆژەی کە لە 2023 کەرکووک ڕزگار کرا بەهۆی ئەمریکاوە باشە بەڵام بەشێکی زۆر ینی ئەم بۆ چوونی هەیە کە پێی وایە لەگەڵ ڕوخانی ڕژەمی باسە ئەتوانڕە کەرکووک بگەڕێنرێتەوە سەر هەرێمی کوردستان ڕەنگە بەڵام حساب بۆ هەسەنگی هێز ناکرێت کە سوپای ئەمریکیش لەناو کەرکووکا بوو ڕەنگەوا بێ بەڵام کەرکووک بن پێتەڵێم کێشەیەکە نەک نەتەوایەتی نەک کێشەیەکی داخلی عێراق بووەتە کێشەیەکی ئەقلیمی و لەوەش زیاتر ئەڵێم بووەتە کێشەیەکی عالەمی بە چ بەڵگەیەک تۆ ئەو قسەیەکەیت لە ئێستا دیارترین کێشەی ناوخۆی عێراقە بڵێ لەسەرمە بەڵگەمان دیارترین کێشەی عێراقا بڵێ ڕاستە بەڵام دەبێ ئەوەش بزانی هەموو وڵاتانی دراوسێ چاکترین بە پیترین ئەرز بۆ چارەسەرکردنی ناکۆچیەکان و کەموکوڕیەکانی ناوخۆیان باشترین ئەرزی بەپیت کەرکووکە دێن لە کەرکووکە مەسەلەکانە تەقێنەوە سوننە شیعە کورد عەرەب تورکمان تورکیا بۆی کێشەکانی خۆی بشارێتەوە تیجارەت بە کەرکووکەواکە عەرەب بۆی کێشەکانی خۆی بشارێتەوە تیجارەت بە کەرکووکەواکە و دێ ناکۆچیەکانی خۆی لەوێ ئەتەقێنێتەوە کورد بۆ ئەوەی کێشەکانی خۆی بشارێتەوە دێ لە هەمان کاتە لە ناو کەرکووک مەسەلەکانی خۆی ئەتەقێنێتەوە بەڵام کێشەیەک هەر ینی لە بنەڕەتا کێشێک هەیە بە ناوی کێشەی کەرکووکەوە کە سنەتەوەتیایە لە ناکۆکیان کورد و عەرەب و تورکمان لەناو شارێکە کە پێوتە کەرکووک بقعەیەکی جوغرافیا لە ناکۆکییان ئیتر بۆچی ئەم کێشە ئەتەقێنێتەوە ئەو کێشە ئەتەقێنێتەوە خۆی کێشەکەی تایە ئەساسا بەڵێ کێشەکەی تایە بەڵام کێشەکە لە تەقینەوەیان نیە چونکە ئەمێ عەرز بکەم خەڵکی کەرکووک کەسانێکن ئەگەر کەسانی تر قبولکردنی یەک بە مەکتەب و بە کتێب خوێندنەوە و بە تعلیم فێر بن خەڵکی کەرکووک پێویستی بەو تعلیم و مەکتەب خوێندنە نیە چونکە لە ژێر یەک سەقفی خەستەخانەیە کوردێک تورکمانێ عەرەبێک ئاسووریە ئەرمەنیە لە ژێر یەک سەقفا لەدایکە بن لە بیدایەتی لەدایک بوونیانەوە ئەزانن پێکەوە بژین بەڵام ئەم دام و دەستگایانە و ئەم ئەترافانە ئەوەیان لێ کردوین کە ئێستا بوونەتە بەش بەش کورد ڕقی لە عەرەب بێ عەرەب ڕقی لە تورکمان بێ تورکمان ڕقی لە ئاسووری بێ وەهاکەدا تۆ من ببوورە لەو شتەوتیە نەگەیشتمە من ڕوونکردنەوەیکی زیاترم بێت ئەڵی پێویستی بەم مەکتەب و پەروەردەیە نییە ئێمە پێویستیمان بە مەکتەب و پەروەردە نییە چونکە لەو ڕۆژەی کە دینە دنیاوە ئەزانین پێکەوە چۆنەژین بەڵام ئەمانە سەریان لێتێک تۆ بە شێوەیەکی مەجازی مەکتەب و پەروەردەکە بە حیزبەکان ئەشوبێنی زیاتر
زیاتر پەروەردەی بە نەخێر مەکتب مەبەستم ئەو ئایدۆلۆجیانەیە ئەو بیر و باوڕانەیە کە ئیخنە ناو خەڵکەوە حیزبەکان. بەڵێ بەڵام بیرڕای سیاسی ئازادە ینی تۆی کێتی یەکێکی تەر پارتیە ینی ئەمە بۆ کەرکووکیش ڕەوایە بەڵێ ئازاد تورکمانی ڕەوایە بۆ هەمووی لە بەرەی تورکمانی هەمووی حیزبایەتی ڕەوایە بەڵام حیزبایەتی نەک بۆ تەفریقا. من ئەوەندە پێڵم لە تاریخی کووردە بە چەند هزار ساڵی زانی پێشی میلات بەقەت ئێستا کورد پارچە نەبووە. ئەوەندەی کورد حیزبی هەیە لە هیچ کاتێکا کوردستانی عێراق ئەوەندە عشیرەتی نەبووە. ژمارەی حیزبە کوردیەکان لە کوردستانی عێراقا زیاترە لە ژمارەی عشیرەتەکانی کە لە ناو کووردا هەیە. یعنی ئەم حیزبانە دائیمەن بوونە تەباعیسیەوەی کورد پارچە بکەن لە باتیەوەی کورد بکەنە هاودەنگ و پێکەوە بیانژێنن. و هەروەها حەزەکەم بە وازحی باسی مەسلەی کورد بکەم ئەگەر مەجالم بدەی زۆر بە کورتی کوردستان ناسراوە بە لیوای مووسڵ. لیوای مووسڵ بەشێ بوو لە کوردستان بەڵام لێکردنەوەی منتیقی دهۆک و منتیقانە کە غەڵەتێ بوو بەسەر کووردا تێپەڕی لە مفاوەزاتی حەفتاکانە وای لێکرد جەرگە ئەسلیەکەی کورد لە مووسڵ بکەیتەوە. بۆیە ئێستا مووسڵ بووەتە شارێکی عەرەبی بەحت و ئێستا ئەم تەجروبەیە دووبارە بووە نەتیجەی غەڵەتی ئێستای کوردەکان کە نەیانتوانی منتیقی چەمچەماڵ و کەلار و کفری و دووز و ئەوانە بگەڕێنەوە سەر کەرکووک. ئێستا کەرکووک زۆربەی کوردەکانی لێ دوورکەوتۆتەوە ئەوانەی ماون تقریبەن هاوسەنجێک لە بینیانەوە هەیە مەحالە کەرکووک بەو نفوسە و بەو شێوە کارە ببێتە کوردستان ئەگەر بێت و ئەو منتیقانەیان بۆ نەژێرنەوە دەبووە لە 2003 سەرکردایەتی کورد داوای تەنیا یەک نوقتەی بکردایە. ئەو قەرارانەی مەجلیسی قیادەی ثەورەی هەڵبوەشاندایەتەوە. ئەوە کافی بوو زۆر لەوە گەورەتر بوو کە مشتومڕی هرێم و مشتومڕی نەوت و مشتومڕی پێشمەرگە و مشتومڕی پارەیان بکردایە. ئەو وەختە کەرکووک ئەبووە بەشێک لە کوردستان و بیان توانیە خەدەماتی تەواو تەقدیم بکەن بۆ خەڵکەکان چونکە ئەو حیزبانە هەموو ناوی خۆیانەنێن ئەحزابی کوردستانی کوردستان ئاسووریتایە ئەرمەنیتایە تورکمانیتایە عەرەبیتایە بەڵام تەحەدایەنەکەم زام لە حیزبە کوردیەکان چەند نەتەوە بەشداریان کردووە لە غەیری ئەوە نەبێت کە پارەیان لێ وەرەگرن. بەڵێ بورەمێ یەک خاڵ هەیە لەسەری پۆستم باسیەوەت کرد کە لە مفاوەزاتی حەفتاکانە جەرگە کوردیەکە لە مووسڵ کراوەتەوە مەبەستە لە دهۆک بوو. بەڵێ لە دهۆک بەڵێ بەڵام ئەمێ ئەوە ڕاستکەمەوە پێم وایە بڕیاری بە پارێزگاکردنی دهۆک لە ساڵی 69 درراوە نەک لە مفاوەزاتی ڕەنگە وابێ بەڵام ئەوەندە ئازام ئەویان لێ کردەوە کە ئەوە مەسلەیەکی زۆر خەتەر بوو کە نسبەتی کورد لە لیوای مووسڵ کەم بووەوە. بەڵێ ئەوە شەر پێچ سیاسەتێکی بەعز بووە دیارە سیاسەتی باسە. سەرکردایەتی کورد بەردەوام باسی لەوە کردووە کە ئەو ناوچانی لە کەرکووکدا بڕێنراون بخرێنەوە سەر کەرکووک بە نمونە دووسخۆڵمات و لە تکریتەوەدا بە بڕێنرێتەوە جارێکە بخرێتەوە سەر کەرکووک چەمچەماڵ و بەشێک لەو قەزا و ناحەیانی تریشکە لە کەرکووک دابڕێنراون ینی سەرکردایەتی کورد لەوە زیاتر چی پێکرێ لە بەرامبەر هێزێکی گەورەیە ڕەنگە هەنگاوی عەمەلیان نابێ. من نمونەیەکت بۆ دێنمەوە سعید قەزاز لە وەختی خۆی کە زۆر ئارەزومەند بوو ئەترافی کەرکووک هەمووی بکا بە کورد بەڵام بەداخەوە سەری نایەوە و جگەلەوەی سەری نایەوە بە خیانەت سەری نایەوە. خەڵک بە خاینی زانی مال علم کابرایکی قەومی ئینسانێکی قەومی کورد بوو بەلای منەوە ئینسانێکی پیرۆز بوو و نەیانتوانی ئیسفادە لەو دەرسەی ئەو بکەن کە بە شێوەیەکی ئوسولی بتوان ئەو منتیقانە بگەڕێنەوە سەر کەرکووک و داواکاری ئەساسی و مەرکەزیان بووایە بەڵام نەمبیستووە لە غەیری ئەوەی لە جەرائید دەنووسرێتەوە لە ڕسمیاتە پێداگرتن هەبێت لەسەر گەڕانەوەی ئەو ناوچانە. بەڵێ باشە تۆ باسی لە پارچە پارچەی کورد کردوتە کورد حیزبی زۆرە و تەنانەت ژمارەی حیزبەکان لە ژمارەی عەشیرەتەکانی ناو کورد زیاترە. بەڵێ تۆ پێت وایە کوردێک حیزبی هەبێ باشترە؟ یەک حیزبی نەبێ من قەت لەگەڵەوەیان نیم نە کوردێک حیزبی هەبێ نە کوردێک لیستی هەبێ من پێم وایە دەبێت چەند حیزبێک ئەگەر هەژبێت لە هەمان کاتە بەرنامەی مشتەرەک هەبێ
بام ئەمانە وەک چەند حزبێکن هەر یەکە و ئایدۆلۆژیەتی خۆی هەیە یعنی لەسەر مەسائلە قەومیەکان لەسەر مەسائلە نەتەوەییەکان بۆچوونیان یەک نییە ڕەنگە لە ڕووکەشا لە کۆبوونەوە بۆچوونیان یەک بێ بەڵام لە ئەساسا وانە بەڵێ ئەی باشە ئێوە نییە ئێستا بڕیاریان ناوە لە کەرکووکە کەرکووک و ناو سەدا بڕاوەکانە کۆمۆنیست و لیبراڵێک و دیموکراتێک و سوسیال دیموکراتێک و ئیسلامیەک و هەمان پێکۆ بچنە یەک لیستەوانی و دابەزن ئێمە یەک دەنگی نیە چیە مە بەستم لە یەک دەنجەکە ئامانژین بەو شێوەیە نیە نا مە بەستم لە یەک دەنجەکە یەک لیستی نییە مە بەستم لە یەک دەنجەکە ئەوەیە کە خەڵکی کورد فێر بن بۆ چوونەکانیان بۆ گەڕانەوەی کەرکووک بۆ سەر هەرێمی کوردستان چۆن بێ بۆ چوونەکانیان دەبێ بەو شێوەیە بێت چۆن تەبایی لە نێوان خۆیانە جێبەجێکن من نمونەیەکت بۆ دێنمەوە تەنیا لە خلالی یەک ساڵە 12 حاڵەتی ژن و ژنخواز لە کەرکووک هەبووە لە نەتەوە جیاکان لای قازیەک کە لە کاتی خۆیان ئەتوانم بڵێم هەفتانە و مانگانە زیاتر لەو ژمارەیە هاوسەرگیری هەبووە لە بینی نەتەوەکانی تر کورد عەرەب تورکمان کە دەبێ ئەو برینانە ساڕێژکەین ئەمە بەرنامەی دروستە ئەمە هەڵوێستێکی دروستە بۆ ئەوەی ئەوان یەکسان بن نەک لەسەر مەسائلی حزبایەتی و سیاسی نەک لەسەر مەسائلی لیستکاری لەسەر مەسائلی خەدەمات دەبێ هاودەنگ بن کە چۆن مەجاری و زێرا بکەنەوە بۆ کەرکووک کە چۆن قوتابخانەکانیان ڕێکوپێک بکەن کە چۆن لە ڕووی اقتصادیەوە هەڵیان مستەوای مەعاشیان بەرزەوەکەن 26 عەفوم کە 76,000 کەس ناونووسی خۆی کردووە لە یەک دەستگایە کە بۆ ئەوەی هەلی کاریان بۆ بدۆزنەوە 25,000 دەرچووی پەیمانگا و قوتابخانەی با بڵێن ئیعدادی تەقدیمیان کردووە بۆ تەعینبوون نەود ئەوە پترۆ دۆلار کە هیچیان جوابیان بۆ ناتوەتەوە ئەمانە مەشاکلی ئەساسین لە کەرکووک چۆن هاودەنگی بن ئەمانە مەشاکلن لە کەرکووکە کە 96,000 تەلەبەی کورد هەیە لە کەرکووکە ئەو 96,000 تەلەبەیە دابەش بووە بەسەر 503 مەکتەبە 23 مەکتەبی قوڕە بۆ هەموو نەتەوەکان مەکتەبی وا هەیە 3 دەوامی تیا هەیە ئەم 96,000 تەلەبەیە کە لە کەرکووک کورد هەیە پاش ئەوەی تەواویەکەن چ جامعەیەکی کوردستان وەریانەگرێ مەگەر بۆ واستە دانەدانەیان لێوەرگیرێ بۆ چۆ بڕۆن لە ترسی مەسائلی قەومی و ئەو ئیرهابەی لە عێراقەیە نەئەتوان بچنە مووسڵ نەئەتوان بچنە حەویزە نەئەتوان بچنە شارەکانی تر کە ئەمانش وەریان نەگرن چیان لێدێ ئەوانە هەموو بەتاڵ ئەسوڕێنەوە بۆیە کێشەی ئەساسی ئێوە دائیمەن لە ڕووی سیاسیەوە بیری لێکەنەوە کێشەی ئەساسی کورد بەشێکی سیاسیە بەشێکی نەتەوایەتیە بەشێکی ئیجتیماعیە بەشێکی تربەویە بەشێکی اقتصادیە بۆ نمونە لە ڕووی اقتصادیەکەەوە ئەگەر ژمارە و ڕەقەمت پێ بڵێم ڕەنگە سەرت سوور بێ کەرکووک لە 103 نەوتی دنیای هەیە لە ستاسیەکەی ئەمریکا لە 118 هەیە یەک لەسەر 6 نەوتی ئەمریکای هەیە کەرکووک لە رووسیا و ئاسیا لە 110 نەوتی دنیانەیە کەرکووک بە تەنیا لە 103 نەوتی هەیە چی ئیسپادە و قازان جێکراوە بۆ خەڵکی کەرکووک بۆ نەوتەکەی دەبواە ئەوان پیاندا بگرتە لەوەی لە شەریکەی نەوت لە ژێری لە 110 کووردا بە هەموو نەتەوەکانەوە ئەکاتە لە 145یان لە شەریکەی نەوت کار ئەەکەن لە 155 کارمەندەکانی شەریکەی نەوت خەڵکی دەرەوەی کەرکووکن دەبواە ئەو کێشە سەرشیانیان جێبەجێ بکردایە ئەو جابیریان لەوە بکردایەتەوە کەرکووک ئامادەیی خۆی تیا بووە خۆی بە چەپڵە ڕێزان بەهاتایە ڕوبەڕووی ئیقلیم بوایەتەوە و داوای بکردایە بەشێکی زۆر لەو کێشانی تۆ کە باسێ کرد لە هەرێمی کوردستان شەبوونی هەیە سلێمانی و هەولێر و دهۆک بە هەمان شێوە بوونی هەیە بەتاڵە هەربوونی هەیە خەڵک لە زانکۆ دەرەچێ کاری دەست ناکەوێت خوێندکارێ وەرناگیری لە زانکۆیە ئەو مشکلی ئەتوان جوابی بدەنەوە بەڵام من جوابم پێی هەیە ئەگەر کەرکووک ئەگەر کوردستانش جێگای ئەوە بێ کە شەریکاتی خاص هەبێ ئیش هەبێ ئەو عالەمە وا لێ نەکەن کە محتاجی دەوڵەت بێ
ئەم خەموو خەڵکە نەکەنە پێشمەرگە ڕێگا بدەن بە شەریکات و مؤسساتی جیازیە ڕێگا بدەن بانقی ئەهلی و بنووکەکان زون و بێتەوە نەک بانق وەکو ئەوەی کە سندوق بێ خەڵک پارەی تێبکە و پارەی ڕەتیار ڕابچێشێ بیکەنە بانقێکی حەیەوی وەکوەوەی لە ئەوروپا و ئەمریکا و لە هەموو وڵاتانە هەیە شەریکاتی تەمین هەبێت شەریکاتی تەمین لەسەر حیات هەبێ مەعامل هەبێ ئەمانە هەمووی ئەگەر دروست بێ وەختە خەڵکی کە بێکار نامێنێتەوە بەڵام ئەمان هەموو خەڵکیانەوێت بێتە معاشخۆر و موچەخۆر بۆی سەری مانگانە دەستیان لێپانکەنەوە ئیتاعەتیان بکەن ئەگەر معاشیان نەدەنێ بمرن نەبرسە بابێمە سەر وتەیەکی تۆ لە چاپێکەوتنێکە ئاڵیت لەگەڵ لایەنی دەرەکی زۆر بەهێزدا دانیشتوم کە خاوەن بڕیارن لە عێراق و باشترە پێیان وتوم کە کەرکووک ناکرێتە کوردستانی من عرضم کرد وتم کێشەکە ئەتوانی پێم بڵێت ئەو لایەنە دەرێکیە بەهێزە کێیە کە لە عێراق خاوەن بڕیارە ڕەنگە ڕۆژێ ڕۆژان لە مزەکەراتم بیخوێنیتەوە پێم خۆش ئێستا ڕاشکاوی بە بینەران بڵێ ئەو بینەرانێکی ئێستا سێرمانەکەن وەختی نهاتووە باشە لایەنی ئەو لایەنە بەهێزی تۆ باسیەکەی لایەنی جیهانیە یا ئەقلیمیە لایەنی جیهانی خۆ دیارە ئاشکرایە بە خۆشیان وتراوەتەوە با خۆیان ئاشکرایکن بەڵێ هەلو چاپێکەوتنە ئەڵیت ناوی ئەو لایەنە بەهێزم بە سەرکردایەتی کورد و تۆ بەڵێ ئەیوان هەڵوێستیان چی بوو کەوایان بیست هەڵوێستی خۆیان هەبووە ڕەنگە پێش من پیان وترابێتەوە ینی پێش تۆ بۆوان وتراوە کە کەرکووک نابێتە من واشەکەم چونکە مفاجئ نەبووە بۆیان ینی کە تۆ پێدوتن مفاجئ نەبوو نەخێر مفاجئ نەبووە ئەی چیان وەڵامی تۆیایەوە زۆر بەعابری و کە دەست لە کوردستان هەڵناژیرێ و کەرکووکار کوردستان وای لاخری لەو مەسەلانە ینی پێویست ناکە بچینە تەفاسیلی و کێشەیە باشە هەز ناکەیت لەم گرژ و ئاڵۆزیە و لەم پێداگیری هەرێمی کوردستان ناوناردنی هێز بۆ ئەو ناوچانە و قورسایی خستنە سەر بەرگریکردن لەو ناوچانە سەرکردایەتی کورد ڕازگۆیە لەوەی کە کەرکووک بکاتەوە بە کوردستانی ناتوان بڵێم ڕازگۆی یا ڕازگۆ نییە بەڵام ئەو کێشەیە من زیاتر بە کێشەیەکی ئەزانم ئەگەر مباشرەتەن خۆشیان دروستیان نەکرد بێ کە دروست کراوە هەچ کەسە و نەفع و منفعاتی خۆیتایە بۆ نمونە مالیشی لە سەردەمێکایە ئەوێ خۆی بکاتە قائیدی ومەی عەرەبی ئەتوانێت خۆی بکاتە ئەو قائیدەی کە سوننە و شیعە لە ژێر ئیتاعەتیا بن بۆیە دائیمەن باسی وەحدەی عێراق و باسی ئەو مەسەلاناکە و ئەمە دیعایەشی انتخابیە و عینیشتش بۆنی ئەوە دێ لە منتقەکە کە عێراق دابەش بکرێ و هەچ کەسەوەی حسەی خۆی بخوا خۆی بکاتە پاڵەوانی قەومی خۆی بکاتە پاڵەوانی کێشەکان لەبەرەوە من زیاتر بە سیناریۆیە زانم بۆی نازانم کە ئاڵۆزیەکە بەو حەد دەبێ و تەنانەت کوردیش هەمان شتی ئەوێ هەرێوێ خۆی بکاتە پاڵەوانی قەومی پێم وایە کوردیش لە سەروبەندی انتخابات هەیە یعنی شتەکان هەمووی بە سوتفە نییە هەمووی وەکو یەکە و نزیک لە یەکەوەیە هەر لایەکەوەی کێشەکانی خۆی بشارێتەوە بە ناوی نەتەوایەتی و قەومی لێرەش کێشە و مەشاکل هەیە لەوێ شەرعینەن کێشە و مەشاکل هەیە دیارە شاردنەوەی ئەم مەشاکلانە بە مەسائلی نەتەوایەتی و قەومی و بە شتانە لە خزمەتیانە بۆەوەی زۆر شت هەیە بیشاردنەوە پشوویکی کورد وەرەگرین دوایان پشۆ بەردەوامە بین لە گفتوگۆکەمان دەربارەی کەرکووک و بەشێک لە ئەدای جەنابە لە خزمەتە خۆشەویستانم پاژم پشووە کورتە ئەگەڕێنەوە لاتان